سلااو ئەم کاتەوە هەموو کاتێکی ژیانتان باش بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵا لەگەڵ ئەمیر هاتوونەتە خزمەتتان بۆ پێشکەشکردنی بەرنامەی ئێمە بینەرە. زۆر سپاس گوڵنازیان لەلایەن منیشەوە سڵاوتان لەبێت ئازیزان و خۆشەویستان. هیوادارم کە لە هەر کوێکەن ساغ و سڵامەت بن و مەجالیەوەشتان هەبێت تا کۆتایی بەرنامەی ئەم هەفتەیەش بینەر و بیسەرمان بن. هەر وەگڕەواڵی هەموو هەفتە ئەم بەرنامەیە چەند بابەت و چەند نامەیەکی ئێوەی ئازیز کە نردوتانە لە خۆ دەگرێت. پێشەوەی کە ناوبڕێک بدەین گوڵناس بە پێویستەکە ئەم بابەتەی دوێنێ باس بکەین. ئازیزان هەروە خۆشتان ئاگادارن دوێنێ 29 خەرمانان هەواڵێک سەبارەت بە ڕوودانی تێکەڵچوونی چەکداری لە سنووری نێوان مەریوان و کوردستانی عێراق لە تۆڕە کۆمەڵایەتیەکاندا بڵاو کرایەوە کە بووە هۆی پێکهێنانی نیگەرانی لە ناو خەڵکی کوردستانی ئێران و لە ڕێگەی پەیوەندی جۆرا و جۆرەوە وەلەوانە لە پەیوەندی لەگەڵ ئێمەش ئەو نیگەرانی خۆیان دەربڕی. لە پەیوەند لەگەڵ ئەم ڕووداوەدا کۆمەڵی زەحمەتکێشانی کوردستان لە ڕێگەی ڕاگەیاندنی سەرەتایی ڕووداوی تێکەڵچوونی تیمێکی پێشمەرگەی ئەو ڕێکخراوەی لەگەڵ هێزەکانی کۆماری ئیسلامی لە ڕۆژی 29 خەرماناندا پەشڕاست کردەوە. بە گوێرەی ئەو ڕاگەاندراوە ڕێبوار کەریمی یەکێک لە ئەندامانی کمیتەی ناوەندی ئەو ڕێکخراوەیە لەو تێکەڵچوونەدا بەداخەوە گیانی بەخت کردووە. ئێمە وێڕای دەربڕینی داخ و کەسەری خۆمان سەبارەت بەم ڕووداوە بە بۆنەی گیان بەختکردنی کاک ڕێبوار کەریمی ناسراو بە ڕێبوار دارسەیران سەرخۆشی خۆمان ئاراستەی دایک و هاوسەر و سەرجەم ئەندامانی بنەماڵە و هاوڕێکانی دەکەین و خۆمان بە هاوبەشی خەمیان دەزانین. باقی ئەندامانی ئەم تیمە هێشتا تا ئێستا هەواڵێکی باوەڕ پێکرا و بڵاو نەکراوەتەوە. هەر لەم پەیوەندەدا پێویستە ئاماژە بە چەند خاڵ بکەین. یەکەم شتێک کە ئێمە زۆر جار جەختمان لەسەر کردوێتەوە لە هەلومەرجێکدا کە خەباتی جەماوەری مەدەنی و کۆمەڵایەتی لە کوردستانی ئێران بەردەوام ڕوو لە گەشە و پێشکەوتنە و گەلێک دەستکەوتی کۆمەڵایەتی و سیاسی حاشا هەڵنەگری بەدەستێناوە هەر چەشنە کردار و هەڵسوکەوتێکی لەو چەشنە کە ڕێگە بە کۆماری ئیسلامی بدات کەش و هەوای شەڕ و میلیتاریزە بەسەر کۆمەلگای کوردستاندا زاڵ بکات بە زیانی گەشە و بەرەو پێشچوونی خەباتی مافخوازانەی خەڵکی کوردستانی ئێران دەزانین. هەر بۆیە ئێستا خەباتی چەکداری وەک شێوازێک لە بەرگری گونجاو لەگەڵ هەلومەرجی بزوتنەوەی شۆڕشگێڕانەی کوردستان نازانین. دووهەم لە ڕوانگەی ئێمەوە نابێوا گریمانە بکرێت کە گۆیا هەرێمی کوردستان بە تایبەت لەو هەلومەرجەی ئێستادا دەتوانێت وەک پشتی جەبهەی چالاکی نظامی حیزب و ڕێکخراوە چەکدارەکانی کوردستانی ئێران چاوی لێ بکرێت. هەر لەم ڕوانگەوە هەروە ئێمە پێمان وایە کە خەباتی خەڵکی کوردستانی ئێران بۆ ئازادی و دەستەبەرکردنی مافەکانی خەڵکی زەحمەتکێش و بۆ بەدەستهێنانی مافی چارەی خۆنووسین بە هەموو شێوەکانیەوە ناکرێت لەسەر حسابی خەڵکی کوردستانی عێراق بەڕێوە بچێت و ببێتە هۆی گوشار لەسەر خەڵک و زیان بە بەرژەوەندیەکانی ئەوان بگەێنێت. سێهەم جیا لەم خاڵانەی سەرەوە لە هەلومەرجێکدا کە خەڵکی کوردستانی ڕۆژهەڵات تەنیا چەند ڕۆژ لەمەوبەر بەپێی بانگەوازی حیزب و لایەنە سیاسیەکان مانگرتنێکی گشتی سەرکەوتوانیان بەڕێوەبرد کردەوە و هەڵسوکەوتی لەم چەشنە ڕێگە بە کۆماری ئیسلامی دەدات کە بەوەڕێخستنی پرۆپاگەندە لە کاریگەریە ئەرێنیە سیاسی و کۆمەڵایەتیەکانی ئەم سەرکەوتنە لە لای خەڵکی کوردستان کەم بکاتەوە. لە کۆتاییشدا ئەوە بڵین دیارە سەرڕای دەربڕینی خەم و پەژارەمان لەم ڕووداوە کە بوو بە هۆی گیانبەختکردنی پێشمەرگە مەجالیەوە نەهێڵین کە کۆماری ئیسلامی بەهرەبەرداری سیاسی لێ بکات وە بیکاتە ئامرازێک بۆ گوشاری زیاتر بۆ سەر خەڵکی کوردستان. درێژەدان بە خەباتی جەماوەری و ڕەوشنبیری و هەوڵدان بۆ بەهێزکردنی ڕێکخراوە جەماوەریەکان و پێکهێنانی هاودەنگی و هاوپشتی لە نێو خەڵکی کوردستان ئەرکی نەگۆڕ و هەنووکەیمانە. Come
دنیای بو هزار بو جانانی کومل گیستن دنیای بو هزار بو جانانی کومل گیستن راجی زداری لری شدتنی دوی آزادی گلمانتنی راجی زداری لری شدتنی دوی آزادی گلمانتنی Karamari chini kire kara, karinami rege ke kosha. Karamari chini kire kara, karinami rege ke kosha. Alai suri shorish manage, hargaroji sarkam dinage. Alai suri shorish manage, hargaroji sarkam dinage. خبات من چندا سخت دور باد و دور من تو پیا کرده خبات من چندا سخت دور باد و دور من تو پیا کرده لامره پیرا دا جیلانا ده ای من کو مجلی آمده لامره پیرا دا جیلانا ده گوڵناس یەکشەمبەی ڕابردوو ساڵیادی قەتلی حکوومەتی ژینا و دەستپێکی بزوتنەوەی شۆڕشگێڕانەی ژن ژیان ئازادی بوو. لەم ڕۆژەدا بۆ ڕێزگرتن لە گیانبەختکردنی ژینای جوانەمەرگ و هەموو گیانبەختکردوانی شۆڕشی ژینا بە بانگەوازی کۆمەڵە و لایەنە سیاسیەکان و هەروەها ڕێکخراوە مەدەنیەکان مانگرتنی گشتی لە کوردستانی شۆڕشیێر بەڕێوەچوو. بەم جۆرە خەڵکی خۆراگری کوردستان جارێکی تر هاودەنگی و هاوپشتی خۆیان بۆ سەلماندنی مافەڕەوەکانیان نمایش کرد و عەزم و ئیرادەی خۆیان بۆ درێژەدان بە خەبات و تێکۆشان لە پێناو مافەکانیان دووپات کردەوە. بەڵێ ئەمیر ئەم حرەکەتە جەماوەریە جارێکی تر نیشانیدا کە کوردستان پێشەنگی خەباتی ڕزگاری خوازانە لە ئێران و ئەڵڵا هەڵگری بزوستنەوەی ژن ژیان ئازادیە. بەم جۆرە لاپەڕەیەکی تر لە خەبات و تێکۆشانی جەماوەری لە کوردستان تۆمار کرا و هەنگاوێکی تر بۆ بەهێزبوون دژ بە دەسەڵاتی سەرکوتکەری کۆماری ئیسلامی هەڵگیرا. هەر لەم پەیوەندیەدا کومیتەی ناوەندی کۆمەڵە لە ڕاگەیاندنێکدا پیرۆزبایی ئەم سەرکەوتنەی لە خەڵکی کوردستان کرد. لە بەشێکی لەم ڕاگەیاندنەدا هاتووە پەیامی سیاسی ئەم مانگرتنە گشتیە ڕوون و ئاشکرایە. شۆڕشی ژن ژیان ئازادی بەردەوامە و خەڵکی زۆر لێکرا و بێبەر ورە و ئیرادەیان بۆ سەرکەوتن بەرز. بەڵێ لە بەشێکی تریم ڕاگەیاندنەدا هاتووە ئێمە دەزانین کە تا گەیشتن بە سەرکەوتنێکی چارە نووساز هێشتا ڕێگای پڕهەوراز و نشێوی زۆرمان لە پێشدایە کە دەبێت هەنگاو بە هەنگاو هەموو هێز و توانای خۆمان بخەینە گەڕ بۆ تێپەڕاندنی ئەو مەودایە. سەرکەوتنی مانگرتنی 25 خەرمانانی 1403 هەنگاوێکی پتە بوو بەو ئاراستەیەدا. مانگرتنی سیاسی گشتی سنەتێکی جێکەوتووە لە کۆمەلگای کوردستاندا. ئەم جارەش خەڵک هێزی یەکگرتوانەی خۆیان لەم شێوازەی ناڕزایەتی دەربڕینی سیاسیدا ئەزمون کرد. بەم حاڵەوە ئێمە هێشتا لە ڕێگای گەیشتن بە سەرکەوتنی کۆتایی هەندێک قۆناغمان لە بەردەمدایە کە دەبێ بە ژیری سیاسی و بە هەمان ئیرادە و ڕۆحیەی خەباتکارانەی تا ئێستا خۆمان بۆ تێپەڕکردنیان ئامادە بکەین. مانگرتنی گشتی کاریگەریبوونی خۆی لە بەرامبەر کۆماری ئیسلامیدا بۆ زەمینگیرکردنی هێزە سەرکوتگەرەکان نیشانداوە. خەڵکی کوردستان بە گرسنەبەری ئەم شێوازەی خەباتی جەماوەری تا ئێستا چەندین جار هێزە سەرکوتگەرەکانیان لە بەرامبەر ئیرادەی یەکگرتوانەی خۆیاندا بە چۆک داهێناوە. ئەم مانگرتنە جارێکی تر سیمای جەماوەری بوون و کۆمەڵایەتی بوونی ئەم ئاخێزەی ئێستای دژ بە ڕژیمی ئیسلامی و بۆ دامەزراندنی داهاتوێکی باشتر بەڕۆنی بە خەڵکی دنیا نیشاندا. سەرکەوتنی ئەم مانگرتنە لە هەمان کاتدا پەیامێکیش بوو بۆ ئەو لایەنانەی دەرەوە کە ڕادەی پشتیوانی کۆمەڵانی خەڵکی کوردستان لە کۆمەڵە و حەزبە سیاسیەکانی چالاک لە کوردستان بەکەم دەگرن و ئاوا ڕاستیەکە لەبیر دەبنەوە کە مێژوو لەگەڵ خەڵکی ڕۆژهەڵاتی کوردستانە. مانگرتنی گشتی ڕۆژی 25 مانگی خەرمانان یەکێک لە مەیدانەکانی دروستکردنی ئەو مێژوەیە. دەستی هەموو تێکۆشەران و هاڵسوڕاوان و جەماوەری خەڵکی یەکگرت و کە ئەم سەرکەوتنەیان سۆگەر کرد بە گەرمی دەگوشین و سڵاو دەنێرین بۆ یاد و بیرەوەری سەرجەم گیان بەخکردوانی شۆڕشی ژن ژیان ئازادی. بڵێ لەم بەشەدا هەوڕیانمان لە بەشی مونتاژ ئەو بیدوانی کە ئەم کەسانی کە زەحمەتیان کێشا بۆیان نردوین دووبارە لەم بەرنامەیەدا
پێشکەشتانی دەکەین فەرمونەم ویدیویانە ببینن دێنەوە خزمەتە.
سیمای ئەمڕۆی ئێران دەتوانین ئاوە پێناسە بکەین کە جەماوەری خەڵکی ئێران لە دژی ئەم چل و چەند ساڵ ناکارامەیی و بەڕێوەبردنە وێرانکارە ڕاپەڕیون. ئاخێزە شۆڕشگێڕانەکانی بەفرامباری 96 خەزەڵوەری 98 و خەرمانان و ڕازبەری 1401 لە زمرەی ناڕزایەتیە بەربڵاوە جەماوەریەکانن بەرامبەر بەم دۆخە دژوار و لە ڕاددە بەدەر مەترسیدارە. خەڵک لە پێناو ئازادیەکانی خۆیان لە هەموو بوارەکاندا و لە پێناو ژیانێکی شیاوی ئینسان و کۆمەڵگایەکی یەکسان بۆ هەمووان ڕاپەڕیون و بەردەوام ناڕزایەتی دەردەبڕن. حکوومەتی ئیسلامی کە توانایی وەڵامدانەوە بە کێشە بنەڕەتیەکانی کۆمەلگا و خەڵکی نییە، سیاسەتی سەرکوتی سیستماتیکی وەک تاکە ڕێگای دەرباز بوون گرتوتە بەر. مشتی ئاسنینی دەسەڵات بە وەڕێخستنی شەپۆلی لە سێدارەدان بەربڵاو دەیەوێت پاشەکشێ بە خەبات و ناڕزایەتیەکانی جەماوەر بکات. جێبەجێکردنی سزای لە سێدارەدانی زیندانیانی زیانە کۆمەڵایەتیەکان لە سێدارەدانی 6 بەندکراوی بەلوژ لە زیندانی زاهیدان و حکمی لە سێدارەدان بۆ هەڵسوڕاوانی بەندکراوی وەکو شەریفە محەممەدی و پەخشان عەزیزی تۆمەتی بەشداریکردن لە کوشتن، کۆبوونەوە هەوڵدان لە دژی ئاسایشی نەتەوەی و محاربە بۆ 8 کەس لە لاوانی دۆسیەی ناسراو بە منداڵانی ئەکبەدان لە زمرەی دەرەنجامەکانی ئەم سیاسەتن. جگە لە ئێدامی جنایەتکارانە بانگێشکردن و جێبەجێکردنی سزای زیندان و دەستگیرکردنی بە کۆمەڵیش بە ئامانجی پشگرتن لە بزوتنەوە کۆمەڵایەتی و مەدەنیەکان بەڕێوە دەچێت. پەروەندەسازی، هەڵبساردن، دەرکردن و زیندانیکردنی چالاکانی پیشەیی مامۆستایان و پەرستەران ڕۆژ بە ڕۆژ زیاتر پەرەدەسێنێت. بێبەشکردن لە وەرزەکانی خوێندن و گواستنەوە و دەرکردنی خوێندکاران هەروە بەردەوامە. لە ماوەی هەفتەی ڕابردوودا تەنیا لە کوردستان زیاتر لە 50 چالاکی مەدەنی دەست بەسەرکراون. تۆڵەکردنەوە لە کوردستان و بەلوچستان بە بیانووی پشتیوانی بێدەریغیان لە بزوتنەوەی شۆڕژگێڕانەی ژینە سیاسەتێکی ناسرا و ئاشکرایە. چڕکردنەوەی گوشارەکان لەسەر حەزب و لایەنە کوردیەکانی جێگیر لە هەرێمی کوردستانیش هەر بەم ئامانجە و بە مەبەستی پێشگرتن لە ناڕزایەتی جەماوەریە خەڵکیەکانی کوردستان بەڕێوە دەچێت. هەروەها گوشار لەسەر هەڵسوڕاوانی بزوتنەوەی ژنانیش تا دێت تونتر دەبێتەوە. بنەماڵەی دادخوازانیش بەشێکی ترن لەو لایەنانەی کە بەردەوام لەژێر توندوتیژی و ستەمکاری فاشیستیدان. ئەم بنەماڵانە کە ئازیزانیان لەدەستاوە بەردەوام لەلایەن مەئمورانی ئەمنیەتی حکوومەتەوە ئازیەت و ئازار دەدرێت. بەڵام مشتی ئاسنینی فاشیزمی ئاینی دەسەڵاتدار لە ئێران نەیتوانیوە خەڵک چاوترسێن بکات. ژنانی بۆیری ئێران سیمای شارەکانیان گۆڕیوە. بزوتنەوە داواکاری تەوەرەکان ڕۆژ لە دوای ڕۆژ زیاتر پەرەدەستێنن. کرێکاران، مامۆستایان، پەرستاران و خانەنشینان و جوتیاران بەردەوام لە کۆڕ و کۆبوونەوە ناڕزایەتیەکاندا ئیست و داواکاریەکانی خۆیان دەخەنە ڕوو بە جۆرێک کە تەنیا لە مانگی گەلاوێژدا 137 ئاکسیۆنی ناڕزایەتی کرێکاری تۆمار کراوە و بەڕێوە چووە. زیندانیانی سیاسی بە خۆڕاگری قارەمانانەی خۆیان تۆی هیوایان لە دڵی خەڵکی ئێراندا چاندووە. دەنگی نا بۆ کۆماری ئیسلامی لە نێو زیندانەکاندا بەرز بۆتەوە. خوێندکارانی وشیار سەری تەسلیم دانانەوێنن. هەوڵی حکوومەت بۆ بێسەربەرکردنی بزوتنەوە کۆمەڵایەتیەکان بە تەواوی لەگەڵ شکست و ناکامی بەرەوڕوو بۆتەوە. نەوەی گەنج و لێهاتووی وڵات کە بە تەکنۆلۆژیای مۆدێرنی سەردەم تیار بووە ڕێگەی نوێی خۆڕێخستن و سازماندانیان دۆزیوەتەوە. یەک گرتووی و لێک نزیک بوونەوەی بزوتنەوە کۆمەڵایەتیەکان ڕۆژ بە ڕۆژ بەربڵاوتر دەبێت. ئێمە خۆمان بە بەشێک لەم بزوتنەوە شۆڕژگێڕانەی ئێران دەزانین کە ڕۆژ لە دوای ڕۆژ خەریکە زیاتر پەرەدەسێنێ و بە ئەرکی سەرشانی خۆمانی دەزانین کە لە چوارگۆشەی جیهان دەنگ و زمان حاڵی ئەوان بین. ئێمە سیاسەتی سەرکوتی فاشیستی ڕژیمی ئیسلامی و بە تایبەت لە سێدارەدانە جنایەتکارانەکانی ئەم ڕژیمە بە توندی ئیدانە دەکەین و داوا لە هەموو لایەک دەکەین کە لە دوهمین ساڵیاتی ئاخێزی شۆڕژگێڕانەی ژینەدا بە هەر شێوازێک ممکن و کاریگەرە لە دژی ئەو جنایەتە ناڕزایەتی دەرببڕن و ڕای گشتی خەڵکی جیهان لە کردەوە دژە ئینسانیەکانی کۆماری ئیسلامی ئاگادار بکەنەوە. غربتی بیوارا و پرچی رود هواری کرد نای مجر داری
صدا را جینا شهیدیم جارا جینا شهیدیم جارا جینا شهیدیم جارا جینا شهیدیم جارا شار و شقام هوارکن کجی خواهی ترور مکن امرو لکولانی همو شارک کجی کی خواه پلکاکن جینا شهیدیم جارا جینا شهیدیم جارا شب سر گودا نادین نادین جینا شهیدیم جارا جینا شهیدیم جارا جینا شهیدیم جارا جینا شهیدیم جارا جاندوا دنگی برزی را پرین هیوای شورشی یکسانی ها جینا شهیدیم جارا جینا شهیدیم جارا جینا شهیدیم جارا جینا شهیدیم جارا قڵناز با لێرە بینە سەر ئەو نامانی کە بۆیان نردوین یەکەم ناممان لە کاگڕەحیمەوە دەست پێ دەکەین. کاگڕەحیم لە نامەکەیدا نووسیوێتی پارەکە مانگی خەرمانان بوو چوون بۆ سەقز. لە دەستفرۆشێکم پرسی قەبرستانی سەقز لەکوێیە لە کاتێکدا کە چەند مشتری ڕاوەستا بوون بە دەنگی بەرز وڵامیان دایەوە هاتووی بۆ سەر مەزاری ژینا ئێمە چەند قەبرستانمان هەیە بەڵام بۆ دیتنی ژینا دەبێ بچی بۆ ئایچی لێرەوە دووریش نییە. خەڵکی تریش کە لێ بوون یارمەتیاندا وە ڕێگەیان نیشاندا وتیان ئەلێرەوە بڕۆ بەیانی تەعتیلەوە ئەوێ زۆر شلوغ دەبێت. من ترسا بووم بەڵام خەڵک نە. بیرم لەوە دەکردەوە کە هەر لەم ساڵانەی دواییدا چەندانە لە ئایەتوڵڵاکان مردن ئەو کەسانە کە پێیان وابوو کەلامی خوددایان پێیەوە وەک ڕێبەری خۆیان پێناسە دەکرد. ئێستا کەس نازانێ کەی مردوون لەکوێ نێژراون ئەسڵەن بۆ مردوون بەڵام هەموو کەسێک دەزانێ 25 خەرمانان ساڵیادی کوشتنی ژینەیە. لەو ڕۆژەدا ئەو ڕێگانەی کە دێنە سەقز ئەگەرچی بە توندی کۆنتترۆل دەکرێت بەڵام قەرەباڵغ دەبێت. ئارامستانی ئایچی پڕ دەبێت لە دووربینی هێز ئەمنیەتیەکان دەوروبەری مەزاری ژینای جوانەمەرگ پڕ دەبێت لە لیباس شخصیەکان و چەق و کێشەکانی سەر بە دەستگای ئەمنیەتی هەر ئەوانەی وە سکی جەلال قەوامی ڕۆژنامەوانی سەر بە خۆیان دڕی و هیچ ئاسەوارێکیان لە خۆیان بەجێ نەهێشت. بەم حاڵەشەوە خەڵک هەڕوو لە ئارامستانی ئایچیەکەن ڕێز لە ژینا دەگرن و لە بیریان ناچێت کەی ژینا کوژرا لەکوێ کوژرا و بۆ کوژرا. ناوی ژینا بوو بە ڕەمزێک و دەمێنێتەوە. ژینا مرد بەڵام کۆتایی ژیان نەبوو. دوای مەرگی دروشمی ژن ژیان ئازادەیی گەیشتە ئەو پەڕی دنیا. ژینا پەیامی هەڵساندنەوە بوو بۆ دابینکردنی ژیانی ئینسانی بۆ دابینکردنی ئازادی و بەرابەری. ژینا یانێ نەسڵی نوێی زیندوو. ژینا یانێ زاڵەمان و زۆرداران بە زوویی لە گۆڕ دەنێژن. ژینا یانێ ترسی ئەوانەی وا زوڵم و زۆر بەکار دەبن. ژینا یانێ هەر چەندە هێزی ئەمنیەتی کۆبکرێتەوە هێشتا هەر کەمن. ژینا یانێ کشان و ژنان
گرنگترین هێزی کۆمەڵایەتی سەردەمن، یانێ نەدیتنی ئەوان تەواو بووە، یانێ بێدەنگی تەواو بووە، یانێ خەونی دەسەڵاتداران تەواو بووە. ژینا یانێ ئیتر ناتوانن بدزن ئارامش و ئەمنیەتی خەڵک بدزن، ئاوەدانی بدزن، یانێ ئیتر ناتوانن مافی خەڵک پێشێل بکەن و خەڵک هەر چاویان لێ بکەن. ژینا یانێ ڕاپەڕین دژ بەستەم و نابەرابەری. ڕاستی گەشتی ئێرشاد ئەمڕۆ لەکوێیە؟ کارمەندەکانی دەتوانن خۆیان بناسێنن؟ لیباس شەخسیەکان و چماق بەدەستەکان لەکوێن؟ لەکوێن ئەو کەسانەی کە لە ترسان سەر و چاوی خۆیان دادەپۆشی؟ لەکوێن ئەوانەی کە بڕیاری هێرش و پەلامارتان ئەدا ئێستا هەر کامیان بەبێ چەند پاسەوان ناتوانە دەرکەون؟ ئەمە ئێستا سەرەتاکەیەتی. ئەمە ئێستا سەرەتاکەیەتی. چاوەڕوان بن کە هێزی ژینا خۆ بگرێ ڕۆژگارتان ڕەشە. بەڵێ هەمووی ئەمانە ینی ژینا زیندووە و ئێمە دایک و باوک و خوشک و برای ژینا زیندون، دۆستانی ژینا زیندون. ئەو دەستفرۆشە هەر ئەو کات بە ئێمەی وت مەترسن، هەر کەس دێت بۆ سەقز چەپکێک گوڵی بۆ ژینا پێەیە. بۆیە بە من سلما کە ژینا زیندووە، لە دڵی هەمومان زیندووە. تەنانەت دوای ئەو کاتیش کە دەسەڵاتدارانی جنایەتکاریش لە گۆڕ بنێن، ژینا ناو یادی زیندوو دەمێنێتەوە. چەند ڕۆژی تر زانکۆکان قوتابخانەکان و فێرگاکان دەکرێنەوە. هەر مامۆستایە کە حازر و غایب دەکات کاتێک دەپرسێ لە ژینا، هەمووان بە تێگرات دەڵێن ژینا حازرە. بەژی ژن ژیان ئازادی. ئێمە لێرەوە زۆر زۆر سپاسی کاکەریم دەکەین بۆ ئەو کاگڕەحیم ببورن بۆ ئەو نامە پڕهەست و سۆزەی کە نردوێتی. سپاسان دەکەین. با بچین ویددیوەیەک ببینین و دێنەوە خزمەتە. Nuri şorşine de şakere Baçake Lajira wala suram Surudi aşnabuna Vamru baduş min dakhini Baduş min dakhini Min malay Suri şorşine de şakere Suri şorşine de şakere باچکه لجرا وعلى صورا سرودي اشنبون وامرو بادش من دخيني پرچم سرخ انقلاب نوین از من به اهتزاز است. زیر آن پرچم سرخ من با سلاحم سرود آشتی ناپذیری طبقم را رو به دشمن میخوانم. مرگی وشیارم رگی سختم لریا چکی دست بیری مشکم مجده دوار روژی تیا مرگی وشیارم رگی سختم لریا چکی دست بیری مشکم مجده دوار روژی تیا پیشمرگ آگاهی که میشناسد ره دشوارش را، سلاح اندیشم نوید بخش آینده است. لجلا وعلى صورم سرودي يشنبون وامرو بادش من دخيني
برزلود که یامانجی خوم بیرون ببستم لخباد وازناینم تا نبینم سرباسته برزلود که یامانجی خوم بیرون ببستم لخباد وازناینم تا نبینم سرباسته من مالا چه بلند است اهدافم، چه بلند است اندیشه رهایی. دست از مبارزه‌ام بر نمی دارم تا رهایی و سرافرازی. به پا خیزید هم تباران محرومان، بیایید متحد شویم، به زندگی نور افشانیم، به گور سپاریم روز سیاه را. نکانم ورن ببین بیاد لشتی گشنین واجیان دوای بینیم روزی را دساوچی نکانم ورن ببین بیاد لشتی گشنین واجیان دوای بینیم روزی را. پرچم سرخ انقلاب نوین از من به اهتزاز است. زیر آن پرچم سرخ من با سلاحم سرود آشتی ناپذیری طبقم را رو به دشمن میخوانم. لجر والا سورم سرودی آشنبونم رو با دشمن دخیلی رو با دشمن دخیلی مانگرتنی گشتی لە کوردستان لە هەمان کاتدا ئەم ڕاستیەی دەرخست کە لایەنە سیاسیەکان و ڕێکخراوە مەدەنیەکان لە کوردستان جیا لە خەڵکی خۆیانی. ئەمانە هەر کامە کەم تا زۆر هەڵپڵاوی بزوتنەوەیەکی ڕەوە کە بۆ سەلماندنی مافەکانی 45 ساڵ دەست بە داگیرکاری و سەرکوتگەری کۆماری ئیسلامی خەبات و تێکۆشان دەکەن. ئەمە دەستپێکی نامەیەک بوو کە کاک ئومید لە سەقزەوە بۆی ناردبین. کاک ئومید هەروان نووسیوێتی دەردی کۆماری ئیسلامی بە زیندان و کەلەپچەکردن و بەندیخانە چار ناکرێت. بە قسەی مامۆستا قانع قڕ بەسەر ئەو دژمنەی هیوای بە بەندیخانەیە. یان هەروەها بە گوشارخستنە سەر لایەنە سیاسیەکان لە هەرێمی کوردستان دەردی کۆماری ئیسلامی چار ناکرێت. دەیفەرمونون ڕۆژهەڵاتی کوردستان ڕاگوێزن. کاک ئومید لە بەشێکی تری نامەکەیدا کۆپلێک لە شعری مامۆستا قانع دەهێنێ و دەڵێ گەر بە ئازادی نەژیم مردن خەڵاتە بۆ لەشم، نۆکەری و سەردانەواندن کاری نامەردانەیە. ئیدامە ئەدات دەردی کۆماری ئیسلامی خەڵکێکی ڕاپەڕی و لە سەراسەری ئێرانە، خەڵکێک کە ئازادی و بەرابەریان دەوێ، ژیان و بەختەوەریان دەوێ، خەڵکێک کە چیدی بە ئەوەی هەیە ڕازی نین و ملکەچی ئەم ژیانە تاڵە نین و نۆکەری و سەردانەواندن قبوڵ ناکەن و ئازادی و بەختەوەری بە خەڵاتی ژیانی خۆیان دەزانن. ئەگەر گرتن و زیندان و ئەعدامکردن چارەسەر وایە، ئەوە هیچ دیکتاتۆر و دەسەڵاتێک خۆسەپێنەر فڕێنە دەدرایە زەبڵدانی مێژووەوە. کۆماری ئیسلامی جیا لە هەموو ئەو دەسەڵاتە سەرکوتگەرانەی تر نییە. بۆیە چارە لەمانە نییە و گوشارهێنان سەر لایەنە سیاسیەکان نییە. چارە ئەوەیە کوردستان ڕاگوێزن، چون ئەم خەڵکە نۆکەری و سەردانەواندن قبوڵ ناکەن، سەربەرز بوون و بە سەربەرزی دەژین. بەڵێ زۆر سپاس بۆ کاک ئومید بۆ نامەکەی بچین ویدیۆیەک بینین دێنەوە خزمەتە. ژن ژیان آزادی، ژن ژیان آزادی، ژن ژیان آزادی، ژن ژیان آزادی. بیا بیا تو هم کنار من، بخوان بخوان هوای رستمان، سرود روشن سپید از بس شبان، صدای غرش دهان و خروش من، که در جهان رانیم از این سرود من، شکفتنی
گوڵنازنامەیەکی ترم لە بەردەستەکە کاکسۆران نردوێتی کاکسۆران نووسیوێتی ماوەی ڕابردوو مەسعود پزیشکیان سەردانی عێراقی کرد و هاتە کوردستانیش بە کوردی قسەکردنی سەرۆک کۆماری ئێران بۆتە بابەتی سەرەکی سەردانەکە ڕاستەوە دەکرێت پەیوەندی ئێران و هەرێمی کوردستان لە ئاستێکی باشتەیە بەڵام وێنە ڕاستیەکە بە پێچەوانەی ئەم قسانە نیشان دەدات یەکەم ئێران سەرپەرشتیاری ڕووداوەکانی 16 ئۆکتۆبر بوو کە لە 51% خاکی کوردستانی لەدەستدا و خاسم سلەیمانی لە ناو کەرکووک شایی و لۆغانی تێکشکاندنی کوردی بوو ئێران شیعەی بەردایەگیانی کورد دووهەم ئێران تۆپبارانی کۆیە و کەمپەکانی خەڵکی مەدەنی ڕۆژهەڵاتی کوردستانی کردوە دەیان شەهید و بریندار هەبوو هیچ ڕێزی لە سەروەری و گیانی هەرێم نەگرتووە سێهەم ئێران موشکبارانی پایتەختی هەرێمی کوردستانی کردووە شەهید و برینداری هەبوو چوارم ئێران فشاری ئابووری و ئەمنی هەیە لەسەر هەرێمی کوردستان تاکە هۆکاری پەیوەندی کۆماری ئیسلامی ئێران لەگەڵ هەرێمی کوردستان بەو دوو بابەتەیە یعنی ئەمنی و ئابووری لە هەردوو جۆرەکەش تەنها خواست و مەرج و بەرژەوەندی خۆی لە بەرچاو دەگرێت تورکیەش وایە کە ڕوبەڕووبوونەوەی پەکەکە و داگیرکردنی خاکی هەرێمی کوردستان و بەرژەوەندی ئابووری و وزەی هەیە لە هەرێمی کوردستان و تەنها خەریکی سەپاندنی بەرژەوەندی و سیاسەتی خۆیەتی و ڕەچاوی هیچ داواکاری و مافێکی هەرێمی کوردستان ناکات. بەڵای خاڵی پێنجم لە درێژەی نووسراوەکەی کاکسۆراندا هاتووە تورکیا و ئێران ڕۆڵیان هەیە لە لاوازکردنی حکومڕانی هەرێم. خاڵی شەش لە ئێستادا کۆماری ئیسلامی ئێران ڕێکەوتنی ئەمنی لەگەڵ عێراق کردووە و لە ناو خاکی هەرێم هێزەکانی ڕۆژهەڵاتی کوردستانی ناچار کردووە بچنە کەمپ و بەمێژ ناکۆکی دروست کردووە لە نێوان خەڵکی باشوور و ڕۆژهەڵات. حەوت کۆماری ئیسلامی ئێران هەزاران کوردی لە زیندانەکاندا تند کردووە و ژمارەیەکیانی لە سێدارەداوە و ئامادە نییە خاستی سیاسی و ڕەوای ئەم خەڵکە لە بەرچاو بگرێت. هەشت کۆماری ئیسلامی ئێران ڕێگە نادات زمانی کوردی بخوێندرێت و پەروەردە بە زمانی دایک بێت. مامۆستایانی زمانی کوردی دەگرێت و ئەیان خاتە ژێر ئەزیێت و ئازارەوە. نۆ ئێران ڕۆڵی هەیە لە بچووکردنەوەی گەمارۆدانی کوردی عێراق و دروستکردنی قەیرانی ناوخۆیی و پارچەبوونی ناو هەرێمەکە. لە یەکەم سەردانیدا بۆ دەرەوەی وڵات سەرۆک کۆماری ئێران مەسعود پزیشکیان سەردانی شاری سلێمانی کرد. لە کاتێکدا هیچ تایبەتمەندیەکی پرۆتۆکۆلی نییە کە سەرۆکی وڵاتێک سەردانی شارێک بکات بەبێ بوونی هیچ جۆرە و هاوتای یان بۆنەیەک یان کۆڕوبەندێک کە تایبەتمەندی بداتە سەردانەکەی وەک چۆن بۆ بەشداری کۆڕوبەندێک دەچێتە بەسرە نەجەف و کەربەلاش کە بۆنەیەکی مەسهەبی هەیە. بەڵێ کاکسۆران هەروەها لە درێژەدا نووسیوێتی ئەمە یەکەم جاریش نییە دەوڵەتی ئێران معاملەیەک دەکات کە هیچ وڵاتێکی تر لەگەڵ هەرێم ئەو معاملەیە ناکات. گەر سەرنجی ڕابردوویەکی نزیک بدەین دەبینین وەزیری خارجی ئێران هاتە هەولێر و ڕاستەوخۆ دوای ئەوە سەردانی سلێمانی کرد. بە هەمان شێوە محەممەد باقر قالیبافی سەرۆکی پارلەمانی ئێران دوای هەولێر ڕاستەوخۆ هاتە سلێمانی و سەرۆک کۆماریش هەروای کرد. لەلایەکی تریشەوە یەکەم وڵاتە لە هەرێمی کوردستان دوو کۆنسولی هەیە یەکێک لە هەولێر و یەکێکی دیکە لە سلێمانی. ئەمە لە خۆیدا بە ئێمە دەڵێ ئێرانیەکان لەمەدا دوو پامی ڕوونیان هەیە. یەکەم ئێران بە شێوازێکی فەرمی وەک دوو زۆن معاملە لەگەڵ هەرێم دەکات نەک حکوومەتی هەرێم واتە ئێرانیەکان بە فەرمی معاملەیان لەگەڵ دوو حیزب و دوو زۆنە. ئەمەش تەنها تێڕوانی نییە بەڵکو کردارە. هەندێک جار لە پێناو یەکێکیاندا شاردەخەنە سەر ئەوی تریان. بۆیە ئێران تاکە وڵاتە هەولێر و سلێمانی وەک یەک دەبینێت و معاملەیان لەگەڵ دەکات و لە تەواوی دیدارە فەرمیەکاندا سەردانی هەردوو شار دەکات. لە ڕاستیدا کۆماری ئیسلامی دڵخۆشە بەم دابەشبوونە لە هەرێمی کوردستان و بە کردار تێدەکۆشێ بیکات بە ئەمریکی واقع. لەبری ئەوەی بە توندی ڕوبەڕووی سیاسەتی داپڵۆسێنەری تورکیا و ئێران ببنەوە دڵمان بەوە خۆشە سەرۆکی تورکیا و ئێران هاتوونەتە هەولێر وایەکێکیان کوردی قسەی کردووە. لەبری ئەوەی ڕوون و ڕاشکا و پێیان بڵێن مشکلمان لەگەڵ هاتنی ئەوان و پەیوەندی لەگەڵ ئەوان نییە بەڵام بە مەرجی ئەوەی دەست هەڵگرن لە کوشتن و ڕاونان و داپڵۆسینی خەڵکی کورد. دەبێتەوە ڕاستی بزانین تورکیا و ئێران لەگەڵ گیانی سربەخۆی کورد و دموکراسی و ئازادی کوردستان نین. پرۆژەی ئەوان بە تورکیکردن و بە ئێرانی کردنە دەیانەوێ نوزە لە هەرێمی کوردستان ببڕن و هەرچی مەرج هەیە بەسەریدا بیستەپێنن. بۆیە لە ئێستادا بەداخەوە حکوومەتی هەرێم توانایی ئەوەی نییە سنوورێک بۆ تورکیا و ئێران دابنێت و
جۆرێک سەروەری بۆ هەرێمی کوردستان بگەڕێنێتەوە. کورد و پۆخت پەیوەندی باشی ئێران و تورکیا لەگەڵ خەڵکی کورد لە مەهاباد و دیاربەکرەوە دەست پێ دەکات. اینجا دەگاتە هەولێر و سلێمانی. گوڵناز نامەیەکی ترم لەبەردەستە کە کاک جەماڵ نردوێتی. کاک جەماڵ نووسیوێتی ڕۆژی پێنجشەممە هێنجی نوێی 2024 دوای فشارەکانی کۆماری مرۆڤکوژی ئیسلامی ئێران و لەسەر بنەمای ڕێکەوتنێکی پێشتر لەگەڵ هەردوو حکوومەتی عێراق و هەرێم هەرسێ ڕێکخراوەکەی کۆمەڵی ئێران لە زرگێز بەمەبەستی گواستنەوەیان بۆ کەمپی پەنابەران لە سووداش ڕاگوزراون. ئەوەی ئاشکرایە ئەم هەنگاوەی دژ بە هێزە ئۆپۆزیسیۆنەکانی کوردستانی ئێران لە چوارچێوەی جێبەجێکردنی ئەو ڕێکەوتنامە هاوبەشە شەرماورەدایە لە نێوان ئەمینداری باڵای ئاسایشی نەتەوەی ئێران و عێراق لە ژێرناوی پاراستنی ئاسایشی سنوورەکانی هەردوو وڵات و سنووردارکردنی جوڵەکانی ئۆپۆزیسیۆنەکانی کوردستانی ئێران ئەنجام درراوە. کاک جەماڵ لە بەشێکی تری نووسراوەکەیدا دەڵێ حکوومەتی هەرێم بەم ڕۆژگارە بانگەشەی خەمخۆری بۆ هەر چوارپارچەی کوردستان دەکات. بەم هەنگاوە یانێ ڕاگواستنی هێزە سیاسیەکان نیشانیدا کە بەداخەوە بە قسەکان و بانگەشەکانی پابند نەبووە. خۆ لە سنوورەکان نین، چالاکی چەکداری ناکەن، دیاردەی چەکداریان نییە، ڕاگواستنیان لەبەر چی بوو؟ جگەلەوەی کۆماری ئیسلامی ویستی شکۆی ئەوان و هەرێمی کوردستان بشکێنێ و ئیرادەی خۆی دژ بە بزوتنەوەی شۆڕژگەرانی کوردستان فەرز بکات، گومان لەوەدا نییە کە ڕژیمی مرۆڤکوژی ئیسلامی ئێران بەوە ناوەستێ کە ئەو هێزە ئۆپۆزیسیۆنانە بکاتە پەنابەری کەم نشین، بەڵکو ئەگەری ئەوە دوو نییە کە دەستگا تەرۆریستیەکانی زۆرتر لە جاران و تا ئێستا بەکاری هێناوە بخاتە گڕ و دەست بەرن بۆ تیرۆرکردن. هەڵبەت خەڵکی ئازادیخوازی کوردستان بەرامبەر بە ژیان و سەلامەتی ئەندامانی ئۆپۆزیسیۆنی کوردستانی ئێران و خەڵکی ڕۆژهەڵات کە لە جەهەنەمی کۆماری ئیسلامی لە هەرێمی کوردستان نیشتەجێبوون بەرپرسیارەتی مرۆیی و ویژدانیان دەکەوێتە سەر. دەبێ خەڵکی کوردستان بەرگری لە مافی ئازادی هەڵسوڕان و چالاکی سیاسی بۆ سەرجەم هێزە ئۆپۆزیسیۆنەکانی نیشتەجێی هەرێم بکەن، فشار بخەنە سەر حکوومەتی هەرێم بۆ ئەوەی سنوورێک بۆ دەستێوەردانی حکوومەتی ئیسلامی دانێن، بە هەر شێوێک بۆیان دەکرێت دژی ئەم پیلانە چەپەڵەی ڕژیمی ئێران بوەستنەوە. بەڵێ لە کۆتاییدا کاک جەماڵ نووسیوەتی دەبێ باش ئەوە بزانین کە ڕژیمی ئیسلامی ئێران دەمێکە حکمی مەرگی لەلایەن جەماوەری ناڕازی و کرێکاران و ژنان و مامۆستایان و خەڵکی زەحمەتکێشی ئێرانەوە دراوە، بۆیە باشترە کە پەند لە مێژوو وەربگرین. ئەو کات کە خەڵکی ئێران بارگەوبنەی ڕژیمی ئیسلامی ئێران دەپێشنەوە، ئیتر ئەو کات جەماوەری ناڕازی و پێشکەوتن خوازی کوردستانی عێراق و ئێران کارەساتەکانی ئەم ماوەیە دژ بە کوردانی ڕۆژهەڵات بیر دەخەنەوە. ئەگەر ئەمڕۆ دژ بە دەستێوەردانە بێسنوورەکانی کۆماری ئیسلامی لە هەرێمی کوردستان دەنگ هەڵ نەبڕین، ئەو کات تەنیا شەرمکردن دەمێنێتەوە. با بچینە سەر نامەیەکی تر، گوڵنازنامەیەکی تریشمان لەبەردەستە، ئەلبەت راپۆرتێکە. لەو راپۆرتەدا هاتووە ڕۆژی 10 سپتەمبر لەسەر بانگەوازی هەردوو ڕێکخراوەکانی پەنابەری، ڕێکخراوی سەراسەری پەنابەرانی ئێرانی بێ مەرز و فدراسیۆنی سەراسەری پەنابەرانی عێراقی بە دژی سیاست و بەرژەوەندی و سات و سەودا و ڕێکەوتنی نێوان جمهوری ئیسلامی ئێران و حکوومەتی عێراق و حکوومەتی هەرێم هەنگاوی ڕاگواستنی زۆرەملەی حیزبە ئۆپۆزیسیۆنەکانی کوردستان و دیپۆرتی هەڵسوراوانی سیاسی بۆ ئێران خۆ پیشاندانێکی ناڕزایەتی بە بەشداری ژمارەیەکی بەرچاو لە چالاکوانانی سیاسی لە بەردەم نووسینگەی حکوومەتی هەرێمی کوردستان لە لەندەن بەڕێوەچوو. بەڵێ بەپێی ئەم راپۆرتە لەم خۆپیشاندانەدا سرەتا وتارێک خوێندرایەوە با بەرزکردنەوەی پلاکارد و وتنەوەی دروشمەکانی نا بۆ ڕاگواستنی زۆرەملێ، دەستێوەردانی کۆماری ئیسلامی ئێران لە عێراق مەحکومە، نا بۆ دیپورتی هەڵسوڕاوانی سیاسی بۆ ئێران، هاوکاری بۆ کۆماری پەت و سێدارە ڕاگرن، مافی ئۆپۆزیسیۆنی سیاسی مافێکی ڕەوایە، سات و سەودا بە ژیانی پەنابەران مەحکومە، نا بۆ ترۆر، نا بۆ کوشتن، نا بۆ دیپورتی پەنابەران، پاراستنی ئەمنیەتی هەڵسوڕاوانی سیاسی لە ئەستۆی حکوومەتی هەرێمە، ڕێکەوتنامە بە ژیانی هەڵسوڕاوانی سیاسی ئێران مەحکومە، پیلانگەڕی دژی هەڵسوڕاوانی سیاسی ئێران مەحکومە، مافی پەنابەری مافی ئینسانە،
درێژەدان بە خۆپیشاندان. پاشان چەند چالاکوانی سیاسی قسە و باسییان پێشکەش کرد و هەمویان بەتوندی سیاسەتی ڕاگواستنی زۆرە ملەی ئۆپۆزیسیۆنی کوردستانی ئێرانیان محکوم کرد و دژ بە دیپۆرتی هەڵسوڕەوانی سیاسی هەڵوێستیان وەرگرت. بەڵێ هەر لەم ماوەدا ژمارەیەکی بەرچاو لە کەسایەتی سیاسی هوەری و چالاکوانی مەدەنی لە هەولێر سلەیمانی و ناوچەکانی تری هەرێمی کوردستان لە ڕاگەاندنێکی هاوبەشدا ئیدانەی داگیرکاری تورکیە و دەستێوەردانی کۆماری ئیسلامیان کردووە. ئەم بەڕێزانە کە تا ئێستا ژمارەیان دەگاتە دەیان کەس لەم ڕاگەاندنەدا دەڵێن ئێمە ئەم هاوڵاتیانی باشووری کوردستان کە لە خوارەوە ناومان هاتووە ڕاپەڕین و هەرێمی کوردستان بە بەرهەمی خەباتی خۆمان دەزانی. ئەو ڕووداوە قێزەونانەی هەنووکە لە هەرێمی کوردستان لە بەرژەوەندی داگیرکەران دەگوزارێت، واتە داگیرکاری تورکیا، داخستنی وردوگاکانی پێشمەرگەکانی ڕۆژهەڵات و تەسلیمکردنەوەیان بە ئێران، سیخۆڕی و ترۆر لە ڕێگای درۆنەوە شەرمەزار و ڕسوا دەکەین. لە هەمبەردا داوای لێبوردن لە کوردانی پارچەکانی کوردستان بەگشتی و کەسوکاری قوربانیان بە تایبەتی دەکەین. وێڕای بێبەری خۆمان لەم کارە قێزەونانە و شەرمەزارکردنی داوای لێبوردنی خۆمان ڕادەگەێنی. تکایە ئەو کارە شەرمەزاریانە بەکاری هەموو هاوڵاتیانی باشوور مەزانن. بەڵێ ئەمێر سپاس لەم بەڕێزانە بێگومان ئێمە خەڵکی شۆڕژگێڕی باشووری کوردستان بە بەشێکی گیانەکراوە لە خەڵکی ڕۆژهەڵاتی کوردستان دەزانین. لەم ساڵانەدا باوشی گەرمیان بۆ لایەنە سیاسیەکان و هەروەها خەڵکی ڕۆژهەڵاتی کوردستان ئاواڵە بووە و ماڵیان ماڵمان بوو و ئامادە بوون و هەنکە لە پێناو پاراستنی مێژووی هاوبەشماندا ئامادەی زۆر هاوکاریکردن بوون. سپاسی ئەوان و سپاسی ئەم بەڕێزانە دەکەین کە بێدەنگ نەبوون و دژ بە پلانەکانی کۆماری ئیسلامی دەنگیان هەڵبڕیوە. لەبەر کەمبوونی کات لە خوێندنەوەی ناوی ئەم بەڕێزانە سەرفی نەزەر دەکەین، ناوەکانیان لە میدیاکاندا هاتووە. بەڵێ زۆر سپاس. geldik şerrecini Ezdekim kurti uramani Bimrine yare gella giunta Vigiye kintiya popular İro geldikin şerrecini Ezdekim kurti uramani امروز توده ها برای زندگی می جنگند. نیروی من را گرداریم، بساط کهن را بروبیم. مرگ بر دشمنان مردم، زنده باد دنیای نوین. برافرازید برافرازید پرچم آزادی را، برافرازید بگسلید زنجیرهای جور و ستم. برافرازید پرچم آزادی را. Bişkinin zincire zordariye Servraz gün, servraz gün, servraz gün ala azadi Bırandın digirteden aki Hatına mebbi sosyalist Ve sibeji iro خوشتر جبه بحران‌ها خلاصی نخواهند یافت. تنها عزم ماست که سوسیالیسم را برپا می‌دارد. دست در دست هم فردای خوشی خواهیم داشت. آینده از آن ماست. بحران‌ها خلاصی نخواهند یافت. تنها عزم ماست که سوسیالیسم را برپا می‌دارد. دست در دست هم فردای خوشی خواهیم داشت. آینده از آن ماست. Servraz gün ala azadi Servraz gün Bişkinin zincire zordari Servraz gün ala azadi لەم بەشەدا نامەیەکی کاک هیوا دەخوێنینەوە. کاک هیوا لە نامەکەی دانووسێتی سەر کۆماری ئێران مەسعود پزیشکیان لە عێراق و لە هەرێمی کوردستان لە هەولێر و لە سلێمانی ژمارەیەک دیدار و گفتوگۆی کرد. ئەم سەردانە بۆ بەجێبەجێکردنی بەرژەوەندی ئێران لە بواری ئابووری و ئەمنی بوو. یەکەمیان
ئێران دەیەوێت سوودی ئابووری خۆی لە عێراق ساڵانە بگەێنێتە زیاتر لە 10 ملیارد دلار و عێراقیش وەکو دەواازەیەکی گرنگی ئابووری بەکاربێنێت چونکە تاران ئابلۆقەی ئابووری نێودەوڵەتی لەسەرەوە توانای بازرگانی سنووردارە. دووەمیان ئێران نزیکەی 11 ملیارد دلاری گاز و شتی دیکەی لە لای عێراقە و دەیەوێت وەری بگرێتەوە کە لەم بارەوە دەستکەوتێکی نەبوو. جگە لەمە ئێران نەرمی دەنوێنە بەرامبەر ئەمریکا و ئیسرائیل و نایەوێت ئەمریکا لە عێراق ڕێگری لێ بکات. کاکیوا لە ئیدامەی نووسراوەکەیدا باسی خاڵی چوارم دەکات و دەڵێ لەسەر ئاستی هەرێمی کوردستان ئێران دەیەوێت زۆنی زەرد وەکو هاوپەیمانی تورکیا و ڕۆژاوا کێشەی بۆ دروست نەکا و هاوکاری بێت. پێنجم سەرۆکی ئێران بۆ ئەوە چوە سەردانی سلێمانی دڵنیایی بداتە یەکێتی. ئەوان هاوشێوەی زۆنی زەرد یەکێتیان بەلاوە گرنگە و هەر لە سلێمانیش پەیامی بەگوێی پارتی دموکرات کە یەکێتی بەلای ئێرانەوە گرنگە و ئیدی ئێوەش ئەمە لە بەرچاو بگرن و هەر گەمێ دژی بەرژەوەندی یەکێتی و ئێران بێ ئەوان تێکی دەدەن. بەڵێ کورد لە ئێران کاریگەری هەیە لە ئاستی ناڕزایەتیەکان و ئۆپۆزیسیۆنی ئێرانی خۆپیشاندانەکانی ئەم دوانە لە بزوتنەوەی ژینە ئەوەی دەرخست. ڕۆژهەڵات بۆ ئێستەی کۆماری ئیسلامی گرنگە. پێی وایە ئەگەر ئەم بزوتنەوەیە دامرکێنێ ئەوە زاڵ دەبێت بەسەر ناڕزایەتیەکاندا هەر بۆیە وشارەکانی زیاد کردووە. باوەش بڵین سەرۆکی ئێران لە گەشتەکەی بۆ هەرێمی کوردستان هەولێر و سلەیمانیش لە نزیکەوە بینی وەزانی کە هێزە دەسەڵاتدارەکان لە هەرێم بەداخەوە پەرژوو بڵاو پڕکێشەی سیاسی و ئابوورین و توانای خۆڕێخستنیان نییە بۆیە ناتوانن بیان پرژێنە سەر بەشەکانی دیکەی کوردستان هەر بۆیە بۆ خۆیان لەلایەکەوە بە ئەنقەست ئەم پرژوو بڵاویە و ئەم جیاوازیە لە هەرێمی کوردستان بە قازانجی خۆیان دەزانەوە بە شێوەی جۆراوجۆر پەرەی پێدەن تا لەلایەکی ترە بتوانن ئیرادەی خۆیان فەرز بکەن. با بچینە سەر نامەیەکی تر کە کاک بارزان نردوێتی. کاک بارزان نووسێتی ئەو ڕاستیە دەبێت بسەلمێنین کە هەردوو حیزبی دموکراتی کوردستانی ئێران و کۆمەڵا کە ئێستا بۆتە سێ ڕێکخراو لە ساڵی 1992ەوە لەوەتەی حکوومەت هەرێمی کوردستان پێکهاتووە ڕێزیان لە قانون و ڕێساکانی پارلەمان و حکوومەت گرتووە کە لە سنوورەکانەوە هەڕەشە دروست نەکەن بۆ ئاسایشی ئێران تا بیان و نەدرێتە دەست کۆماری ئیسلامی بۆ هێرشکردنە سەر سنوورەکان. بەم هەنگاو و سیاسەتە ژیرانەیان سەقامگیری و ئۆقرەی خەڵکی کوردستانی عێراقیان پاراستووە و خۆیان نەکردوتە کوێخا کە کوردستان هەر کوردستانە. هێزەکانی کوردستانی ڕۆژهەڵات وەک هەستکردن بە لێپرسیاوێتی نەتەوەیی و نیشتمانی و ڕەچاوکردنی بارودۆخی ناسکی حکوومەت هەرێمی کوردستانی عێراق هەرچەند قورس و گرانیش بووە ئەو بڕیاریان جێبەجێ کرد بۆ جێگیربوون و نیشتەجێبوون لەو بارەگانویانە کە بۆیان دیاری کراوە. دیارە پێشتر دموکرات و بەم دوایش کۆمەڵا هەرە جۆرەی کە بە خۆتان ئاگادارە. کاک بەرزان لە بەشێکی تری نووسراوەکەیدا دەڵێ کۆمەڵا و دموکراتی کوردستانی ئێرانیش دەستیان وەرنەداوەتە کاروباری ناوخۆیی هیچ کام لە حەزب و لایەنە سیاسیەکانی کوردستانی عێراق و هیچ بەشێکی تر. هاوزەمان لەوەتی حکوومەتی هەرێمی کوردستانیش پێکاتوە ئەوان ماوەیەکی دوور و درێژ سنوورەکانی ئێمەیان بەکار نەهێناوە بۆ چالاکی نزامی بۆیە هەمیشە ئەوان لەم ناوچەیە فاکتری ئارامی و ئۆقرەی بوون هەرگیز قانونشکێنیان نەکردووە زەوی و مڵک و مەزرای هیچ گوند و ناوچەیەکیان داگیر نەکردووە ناوچەی محەڕەمە و قەدەغەکراویان دروست نەکردووە خاڵی پشکنین و گومڕک و سەرانە سەندنیان لە هیچ شوێنێک دانەناوە خۆشیان نەکردووە بە کوێخاو ئاغای کوردی عێراق و ئاڵتەرناتیڤی حیزبەکانی هەرێم ئەوان تەنیا وەکو مافێکی دەستوری عێراقی و قانونە کارپێکراوەکانی هەرێمی کوردستان و قانونەکانی نێودەوڵەتی و نەتەوە یەکگرتوەکان لەم ناوچەیە بارگا و هەواریان هەیە و چالاکی ڕۆشنبیری و هۆنەری و سیاسیەکانی خۆیان بە ڕەزامەندی دامەزراوە پەیوەندیدارەکان بەڕێوە بردووە. بەڵێ هەموو ئەم کارانە بەڵگە و سەلمێنەری ئەو ڕاستیە کە ئەوان جێگای ڕێزن. سلماندیان کە دۆست و پشت و پەناو هێزی پشتگیری ئەزمموی هەرێمی کوردستانن. گەرەکیان نییە کۆبەندی بۆ دروست بکەن لەگەڵ دەوڵەتی ئێران. نانەوێت هەلومەرجەکە بەو جۆرە بشکێتەوە کە نارەکانمان بەرامیانە واتە ناچنە ناو داوی پیلانی لەباربردنی ئەزمموی هەرێمی کوردستانی عێراق و شێواندنی ژیانی سیاسی و ئاسایشی کۆمەڵایەتی ئەم بەشەی کوردستان بۆیە پێویستە ڕێزیان لێبگیر درێت و ئیجازەی ئەوە نەدرێت کە داگیرکەرانی کوردستان بۆ بەرژەوەندیەکانی خۆیان حرمەت و کەرامەتی ئەوان بەدەستی ئێمە بشکێنن. خەڵکی باشووری کوردستان لە پێناو داخوازەڕەوەکانیان گەلێک قوربانیان داوە
نابێ مەجال بۆ دژمنانی خەڵکی کوردستان فەرام بکرێ تا حاصلی ئەم زەحمەت و قوربانی دانانە پێشێل بکەن. پاراستنی خوشک و برایانماندا ڕۆژهەڵات و پاراستنی حرمەتی ئەوان ئەرکێکی نیشتمانیە و نابێت لەبیر بچێتەوە. لە کۆتاییدا کاک بەرزان نووسیوێتی داوام ئەوەیە کە حکوومەتی هەرێمی کوردستان بە بڕیاری گواستنەوەیاندا بچێتەوە تا پیلانی دژمنانمان بۆ تێکدانی هاوخەمی و هاوپشتی دوو بەشی کوردستان پوچەڵ بکرێتەوە. ئەم هەڵوێستە بە گەورەترین سەروەری لە مێژوودا تۆمار دەکرێت. زۆر سپاس بۆ کاک بەرزان بۆ هەڵوێستی. با بچین ڤیدیۆیەک بینین دێنەوە خزمەتە. رنگیزین و بشی نداد پروری نچه لیادم آدمی من بولتنان هر حولدم بکارکم من لجری حکمی نداد پروری و بشخوران واده ایغموا دن حال برن برنوا شطاممنان بس بینتی نابه عبد زیمان پرکار و رنج کشان با شکوی چلادکان ای حوریانی رنج دران بینو میدانی خونخان ایم همو با یک سری دبین هز و پشتیوان دنها برن ورنوا شقامتان رنجیزینو بشی نداد پروری نچه لیادم آدمی من بولتنان هر حولدم بکارکم من لجری حکمی نداد پروری و بشخوران واده ایغموا دن حال برن ورنوا شطامکان کولیشان من ناروخنه وری برزو مافی رون من آدمی دمانوه روکنو شخامتان روشگار کمر دل شنازی و کامدان با طرفی سوری خیاوانو شنکان دنها برن ورنوا شخامتان ئەمیر ژمارەیەک لە چالاکان و ڕووناکبیرانی کوردستان لە ڕێگەی بەیاننامەیەکەوە ڕایان گەیاندووە کوردی ڕۆژهەڵات بەجێ مەهێڵن مێژوو لەگەڵ ئەوانە. دەقی بەیاننامەکە بەم جۆرەیە. بەیاننامەی ژمارەیەک لە چالاکان و ڕووناکبیرانی کوردستان سەبارەت بە گواستنەوەی بارگای حیزبەکان ڕادەستکردنەوەی پەناخوازان. کوردی ڕۆژهەڵات بەجێ مەهێڵن مێژوو لەگەڵ ئەوانە. پێش هەموو شتێ پێویستە ئەو ڕاستی وەبیر و هەمووان بهێنینەوە کە دەوڵەتی ئێران هەمیشە و لە هەموو بەشەکاندا سەرچاوەی نەهامەتی و شەڕی دژ بە کورد بووە. هاوکاریکردن لەگەڵ دامودەستگاکانی ئەو دەوڵەتە دیکتاتۆرەدا دژ بە حیزب و ڕێکخراوە سیاسیەکانی ڕۆژهەڵات بە واتای دەستێکەڵکردنە لەگەڵ دوژمنانی کورددا. با ڕێگە بە دوژمنانی کورد نەدرێت قەیرانەکانمان لەوە ئاڵۆستر و
قۆڵتر بکەنەوە. ئەوەی لە ئێستادا لەلایەن هەردوو باڵی حکوومەتی هەرێمی کوردستانەوە بەرامبەر بە کوردی ڕۆژهەڵات دەکرێت، نە لە ڕووی ئەخلاقی و نیشتمانی و نە لە ڕووی سیاسی و استراتیژیکیەوە هەڵگەری هیچ پاساوێک نییە. لە ڕووی ئەخلاقی و نیشتمانیەوە ڕەوانیە حکوومەتی هەرێم دوور لە هەموو بەهای ئینسانیەکان ژیان و ماڵ و حاڵی خەباتگەڕانی بەشێکی کوردستان بکاتە قوربانی و ویست و داوای داگیرکەر و وەکو کۆمەڵە خەڵکێکی چاوانکار مامەڵەیان لەگەڵ بکات. لە ڕووی استراتیژیکیشەوە ئەگەر دەسەڵاتدارانی هەرێم پێیان وایە بە یارمەتیدانی دەوڵەتانی ستەمکاری دەوروبەر بۆ لە خشتبردن و بنبڕکردنی خەباتی پارچەکانی دیکەی کوردستان دەتوانن کیانی هەرێم یان تەنانەت بەرژەوەندی حیزبەکانی خۆیان بپارێزن، با دڵنیابن کە لە هەڵەیەکی زۆر کوشەندەدا دەژین. بێگومان دووە ئامانجی پیلانەکانی ئێران و تورکێش هەڵوەشاندنەوە یان لە باشترین حاڵەتدا داڕزاندنی کیانی هەرێمی کوردستانە. ئەوان وەکو خۆمان چاو لە ئێمە ناکەن، دەزانن کە هەم دەستکەوت و هەم هەرەسێنانی هەر شۆڕش و بەشێک دەستکەوت و هەرەسێنانی هەموو بەشەکانە. بەڵێ هەروەها لەم بەیانیەدا هاتووە بە درێژایی مێژوو نە دوژمن ئەوەندە دڕندەیە و دەسترێژی بۆ سەر بزوتنەوەی ڕزگاری خوازی کوردستان کردووە، نە ڕەوشی ناوخۆی کورد بەو ڕادەیە لە دژبەری و پەرتبوونی هەمەلایەنە ئازاری چەشتووە. پرسی کورد هێندە لە ژێر گوشاردایە دەشێت بڵێن یەکێک لە قەیراناویترین خۆناغەکانی خۆی تێدەپەڕێنێت. شەپۆل و گەردەلوولی هێرشەکانی ئێران و تورکیا سووتان و ماڵبێرانی لێ دەکەوێتەوە، کوژران و ڕاماڵینی لێ دەبێتەوە. دەوڵەتانی ئێران و عێراق و تورکیا دژ بە کوردی باکوور ڕێککەوتن. کۆماری ئیسلامی ئێران و حکوومەتی عێراقیش بڕیاری قڕکردنی بزوتنەوەی ڕۆژهەڵاتیان واژۆ کردووە، کەچی هەردوو باڵی حکوومەتی هەرێم لەباتی ئەوەی دەسەڵات و توانای خۆیان بخەنەگەڕ بۆ پوچەڵکردنەوە یان هەر هیچ نەبێ کەمکردنەوەی ڕێژەی کاریگەریەکانی ئەو پیلانە مەترسیدارانە بۆ خۆیان بوونەتە جێبەجێکاری ڕێکەوتنی سەر تاپا دژە کوردی و ستەمکارانەی دەوڵەتە هەرێمیەکان. ئەم ئاستە لە ملکەچی و تێنەگەیشتن تەنها دەشێت نیشانەی داڕوخانێکی گەورەی سیاسی و فکری و ئەخلاقی بێت. ڕێکخراوە سیاسیەکانی ڕۆژهەڵات لە باشوور بۆ جەماوەری خەڵکی ڕۆژهەڵاتی کوردستان لەبەر دڵان و خۆشەویستن، جێگەی ڕێز و پێزانینن. گەر ئەوان بە نێونەری خۆیان دەزانن، ینی ئەوان بە نێوەری ئەو حیزبانە بە نێونەری خۆیان دەزانن، بێگومان هەر کردەوەیەکی ناڕەوا بۆ سەر هێزە سیاسیەکان وەک دەستدرێژی بۆ سەر خەڵکی شار و گوندەکانی ڕۆژهەڵات هەڵسەنگاندنی بۆ دەکرێت. جەماوەری ڕۆژهەڵات ڕێکەوتنامەی ساڵی 2022 نێوان ئێران، عێراق و حکوومەتی هەرێمی کوردستان وەک پیلانێکی دوژمنکارانەی دژ بە خۆیان لێک دەدەنەوە. هەر بۆیە دەسەڵاتدارانی هەردوو لایانی باشوور نابێ ئەم هەڵوێستا ڕوون و ئاشکرایی خەڵکی ڕۆژهەڵات پشتگوێ بخەن وە چارەنووسی ملیێنان کورد کەنە قوربانی بەرژەوەندیە وەهمیە حیزبیەکان. لە کۆتایی ئەم بەیانیەدا هاتووە ئێمە وەک بەشێک لە چالاکان و ڕووناکگیرانی کوردستان داوا لە بەڕێوەبەران و بەرپرسانی حکوومەتی کوردستان لە هەردوو بەشی سلێمانی و هەولێر دەکەین کە یەکەم بەبێ هیچ بیان و هێنانەوەیەک دەست بەجێ گواستنەوەی بنکە و بارەگاکانی هەر سێ بەشی کۆمەڵە بۆ سوورداش ڕابگیرێت. دووەم بە پشتبەستن بە یاسانی و دەوڵەتیەکان بە تایبەت کۆنڤانسیۆنی ژێنێف، پەیماننامەی نەتەوەی گرتوەکان سەبارەت بە پەنابەران و جارنامەی جیهانی مافەکانی مرۆڤ، هەر جۆرە ڕادەستکردنەوەیەکی کوردی ڕۆژهەڵات بۆ کۆماری ئیسلامی ئێران ڕابگیر دێت و وەک هێڵی سوور چاوی لێ بکرێت. سێهەم ئەمنیەت و ئاسایشی سەرجەم ڕێکخراوەکانی ڕۆژهەڵات و ئاسایشی شوێنی ژیان و مانەوەی ئەندامانیان لە شارەکانی باشووری کوردستاندا بپارێزرێت. چوارەم کەرامەتی نیشتمانی کوردی ڕۆژهەڵات لە بەرچاو بژگیردرێت، کێشە بۆ درێژکردنەوەی مۆڵەتی مانەوە و نیشتەجێبوونیان لە باشوور دروست نەکرێت و ئاسانکاری بۆ گرفتە ئیداری و دارایەکانیان بکرێت. پێنجەم چیدی هیچ پلان و پێشهاتێکی نوێ دژ بە کوردی ڕۆژهەڵات قبول نەکرێت. لە کۆتاییدا داوا لە خەڵکی دڵسۆز و بە ئەمەگی باشووری کوردستان دەکەین گوشار بخەنە سەر دەسەڵاتدارانی هەرێم بۆ جێبەجێکردنی ئەم خاڵانەی سەرەوە. ئەم بەیانیە لەلایەن سەدان چالاکوانی سیاسی و هونەری و ئەدەبی و ڕۆشنبیری واژۆ کراوە و لە سوشیال میدیاکانیشدا بڵاو کراوەتەوە. بە بچین ناوبڕێک ببینین گوڵناس دێنەوە خزمەت بینەرانی ئاسیسی.
لبيري آزادي بدن هوار بو آزادي جنوبيا برخود أنت أواتكان من بيتدي نزين دانو أشكن جدان نإعدامو قول باران شوق دانا داد بأو خلقي بو آزادي دينا ميدان آزادي 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 نويت وند شيرينا ياند بو ددري باشادي بو آزادي بو آزادي لسر ويران قو نجادي لفاوي سوري بهارا سرلداني كريكاران وقضى شباي بقرارا خروشي تشيني تشاو سوان نظامي سريع ما يداري لبنيا دا وتقددن أواهزي برول ترايا مارشي عزايا ديلي ددن آزادي 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 نويت وند شيرينا ياند بو ددري باشادي هو آزادي هو آزادي لسر ويران قو نجادي شقم نمايا ولا دنيا بخيني مسور نبي زندانك بشك نبام لوي آزادي دل نبي بفترين بندي قفاز بهل فرين بالندكان نغمي آزادي بخينين بيجينا جاي همو جيهان آزادي 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 نويت وند شيرينا ياند بو ددري باشادي هو آزادي هو آزادي لسر ويران قو نجادي قلناس آخرین بابەتمان لەسەر دیارە ئاگادارن هەمولایەکیش پلانی دووبیانی مەبەستە دەکرێتەوە دیارە ڕۆژەکانی ئاخری مانگی خەرمانان تێدەپەڕێنین و تا چەند ڕۆژی تر ساڵی تازەی خوێندن دەست پێ دەکات لەم بارەشەوە وتارێکمان لەبەردەستە لە بەشێکی داهاتووە بەپێی ئەو ئامارانی کە لەلایەن یونسکۆ بڵاو کراوەتەوە نزیکەی 800 میلیۆن کەسی نەخوێندەوار لە جیهاندا بوونیان هەیە لەو ئاماری یونسکۆدا نەخوێندەوار بەو کەسانە دەوترێت کە لە توانایی خوێندنەوە و نووسین بێبەشن بەڵام لە دنیای ئەمڕۆدا بێبەشبوون بە ئیمکانی بەکارهێنانی ئینتەرنێت و ئامرازەکانی تری پەیوەندیکردنیش دەبێت لە چەمکی نەخوێندەواریدا جێگیر بکرێت هەر بۆیە ڕێژەی نەخوێندەواری ڕاستەقینە زۆر زیاترە لەم ڕێژەیە بەپێی خەمڵاندنەکانی یونسکۆ بەهۆی نەبوونی دەرفەتی پێویست ساڵانە 30 بۆ 50 میلیۆن کەس دەخرێنە لیستی نەخوێندەوارەکانی جیهانەوە بەپێی ئامارە فەرمیەکانی یونسکۆ نزیکەی 80 میلیۆن منداڵ لە سەرانسەری جیهاندا بوونیان هەیە کە تەنانەت ئیمکانی خوێندنی سەرەتاییشیان نییە
لە ئێرانی ژێر دەسەڵاتی ڕژیمی ئیسلامیدا بە پێی ئامارەکانی ناوەندی ئاماری ئێران 28 ملیۆن لە دانیشتوانی ئەو وڵاتە نەخوێندەوارن. بە پێی ئامارە فەرمیەکان کە لە ڕاستیدا هیچ کات ژمارەی ڕاستەقینەی نەخوێندەواری لە ئێراندا نیشان نادەن، ئێران لە نێو 178 وڵاتی جیهاندا لە پلەی 120دایە. ئاشکرایە کە ژمارەی نەخوێندەواران لە نێو کرێکاران و چین و توێژە بێبەشەکانی کۆمەڵگادا زۆر زیاتر لە ژمارەی نەخوێندەوارانە لە نێو چین و توێژەکانی تردا. هەروەها نەخوێندەواری لە ناو ژناندا دوو ئەوەندەی پیاوان زیاترە و زۆربەی نەخوێندەواران لە گوندەکاندان. هەروەها لە نێوان ناوچە جیاجیەکانی ئێران پارێزگا کوردنشینەکان کە تیاندا منداڵان لە خوێندن بە زمانی دایکیشیان بێبەشن زۆرترین ڕێژەی نەخوێندەواریان هەیە و لەم بابەتەوە هاوئاستی پارێزگاکانی سیستان و بەلوچستانن. جگە لە ڕێژەی بەرزی نەخوێندەواری لە ناو بەتەمەنەکان لە ئێران لە کۆی 20 میلیۆن منداڵی کە پێویستیان بەچوون بۆ مەدرسە و خوێندن هەیە تەنیا 12 میلیۆن یان دەچێتە مەدرسە. بەڵێ کۆماری ئیسلامی سەرڕای ئەوەی کە وا خۆی نیشان دەدات کە گۆیە گرنگی بە چارەسەرکردنی کێشەی نەخوێندەواری دەدات، بەڵام بۆ پێی کە بەشێکی زۆری بودجەی ڕژیم هەموو ساڵێک بۆ چالاکیە نظامی و ئەمنیەتیەکان و دام و دەستگاکانی بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی خۆرافات لە ناوخۆ دەرەوەی وڵات خەرج دەکرێت وەک گەندەڵی و تاڵان و بڕەوی دارایی و ئیداریش بەشێکە لەم سیستما هیچ کام لەو پلان و بەرنامانەی کە تا ئێستا بەکاری هێناوە ئەنجامێکی سەرکەوتویان نەبووە. ئەمڕۆ لە دۆخێکدا کە تەنانەت تەنیا توانایی خوێندنەوە و نووسینیش پێوەرێکی تەواو نییە بۆ خوێندەواربوون، بەرپرسانی ڕژیم باس لە بوونی 28 میلیۆن نەخوێندەوار دەکەن. بە پێی پێناسەکانی ناوەندی ئاماری ئێران کەسێک کە بتوانێت دەقێکی سادە بە زمانی فارسی بخوێنێتەوە یان بینووسێت بە خوێندەواردا دەمرێت و هاوتایە لەگەڵ ئاستی یەکەمی سەرەتایی خوێندن. بەڵام بە پێی پێوەرەکانی ئەمڕۆ خوێندەوار کەسێکە کە بتوانێت لە خوێندەواربوونی خۆی بە مەبەستی بەرەو پێشبردنی ئاستی وشیاری و لێهاتووی و باشترکردنی ژیانی پەیوەندیە کۆمەڵاتیەکانی خۆی بەهرەمەند بێت. بە لەبەر چاوگرتنی ئەوەی کە ئێستا کامپیوتێر و ئینتەرنێت بۆتە بەشێک لە کار و ژیانی مرۆڤەکان، پێویستە ژنان و پیاوان لانی کەم توانایی بەکارهێنانی ئەو ئامرازانەیان هەبێت. ئەگەر کەسێک لەو توانایە بێبەش بوو، کەمتر دەتوانێت ئاستی زانست و زانیاری و لێهاتووی خۆی بەرەو پێش بات. بەڵام کێشەی منداڵان و گەنجان و گەورەکانی ئێران تەنیا نەخوێندەواری یان کەمی خوێندەواری نییە. کۆماری ئیسلامی جگەل لە نەخوێندەواری لە ڕووی ئاستی کوالەتیشەوە تا ڕادەیەکی زۆر پاشەکشەی بە خوێندن و بارهێنان کردووە. ئەو منداڵانی واز لە خوێندن دێنن دەنێردرێنە بازاری بێبەزەیانی کار و زۆربیان لەگەڵ چوونە سەرەوەی تەمەنیان ئیتر هەرگیز ئیمکانی خوێندن و خوێندەوار بوون بەدەست ناهێنن. بەرپرسانی ڕژیم هەموو هەوڵ و ئیمکاناتی خۆیان بەکاردێنن بۆ ئەوەی ئەو خوێندکار و قوتابیانە خورافاتی و لەباری کەسایەتیەوە ناسەربەخۆ و گوێڕایەڵ باربێنن. کار بەدەستانی بەشی پەروەردە و بارهێنان بە مەبەستی پڕکردنەوەی کاتەکانی خوێندکاران و شۆردنەوەی مێشیان کەسانێکیش بە ناوی ڕاهێنەری پەروەردەیی دەنێرنە قوتابخانەکان کە یان مەلان یان دەورەی مەلایەتیان بینیوە. ئەرکی ئەو کەسانە بریتیە لە کارکردن بە شێوەی تاک وە ڕوبەڕوو لەگەڵ خوێندکاران بۆ ئەوەی هەرچی زیاتر خورافاتی باریان پێنن. تەواوکەری ئەم هەوڵانە بریتیە لە خستنەژێر گوشار و پێدانی کۆمەڵێک ئیمتیاز بە مەبەستی ناونووسکردنی منداڵان و تازەلاوانی خوێندکار لە ڕێکخراوی بەسیجی سوپای پاسداراندا. بەرپرسانی پەروەردەی ڕژیم بە جیاکردنەوەی کچان لە کوڕان هەوڵ ئەدەن ئەگەری هاوڕابوون و هاوفکری و هاوکاری ئەوان لە قوتابخانەکاندا هەرچی زیاتر کەم بکەنەوە. ناچارکردنی خوێندکاران بۆ گەشتکردن بۆ ناوچە شەڕ لێدراوەکان لە ژێر ناوی کاروانی ڕاهێنانی نور و هەوڵدان بۆ پڕکردنی مێشکی منداڵان لە بابەتی درۆ و دەلەسەی مێژوویی کۆمەڵێک کێشە و گرفتی دیکەن کە خوێندکاران لەگەڵیدا بەرەوبوون. دەسەڵاتدارانی ڕژیم بە سوکایەتی و بێڕێزیکردن بە ئەفغانستانیەکانی دانیشتووی ئێران و بێبەشکردنی منداڵەکانیان لە خوێندن هەوڵ دەدەن تۆی ناسیۆنالیزم و شۆڤۆنیزمی ئێرانی لە مێشکی خوێندکارانی ئێراندا بچێنن. بەردەستبوونی بەربڵاو و هەرزانی ماددە هۆشبەرەکان یەکێکی دیکەیە لەو کێشە و گرفتانەی کە کاریگەری زۆری لەسەر ژینگە پەروەردەیەکانی ئێران هەیە. ئەو ڕاستیە تاڵانەی کە لە سەرەوە ماژەمان پێدا نیشانی دەدەن کە خەبات لە دژی نەخوێندەواری و کێشە کۆمەڵاتیەکانی دیکە لە ئێران گرێدراوە بە خەبات لە دژی ڕژیمی کۆماری ئیسلامیەوە. تەنیا بە ڕووخاندنی شۆڕشگێڕانەی ئەم ڕژیمەیە کە کۆمەلگای ئێران دەکەوێتە سەر ڕێچکەی زاڵبوون بەسەر ئەم کێشە کۆمەڵایەتیە کارە ساتباراندا. بەرە گوڵناسمە دوا بابەت بوو کە پێشکەش بە بینەرانی ئازیزمان کرد بەم جۆرە گەیشتینە کۆتایی
بەرنامەی ئەم هەفتەیە ئێمە و بینەرانی زۆر سپاس کە تا ئێستا بینەر و بیسەرمان بوون چاوەڕێی نامە و ئیمەیل و پەیوەندی تەلەفۆنی ئێوەن بۆ هەرچی زۆرتر ڕازانەوەی بەرنامەکەی خۆتان حتمما پەیوەندیمان پێ بگرن و ڕاوبۆچوونەکانتان باس بێن هەر بژین بە شادی ماڵاوە ماڵەوە